نها هف بيبينك لقل هالبستواني كردية مزن شيركو بيكس رز شيركو بيكس زور كيف خوشم لقل جنابة خصبكم بخير بين از جاي سبيشال برودكاستنج سيرفيس لأستراليا بجيت فاسانكم لبيش چند روز شاری جنابت لناو پرتوککی دا بسویدی بلاو بو دخوازی برگای شارکه بو خلکی سوید چه بلی؟ بەستان لە دوا بەرهەمی وەرجێڕاوە بۆ زمانی سویدی بەڵێ ئەوەی چێکە لە بابڕین قەسیدە درێژەکانم کە لە کاتی خۆیدا لە دوورخراوەیە لە ڕۆژئاوای عێراق لە ساڵانی 1970 لە ڕوومادی لە ناوچەی بەغدادی کە ناحەیەکی تەریک و بچووک و گۆشەگیرە لەسەر فورات لەوێ ئەو قەسیدەیەم لە کاتی خۆیدایە ئەو چامەیە ئەو شعرە درێژەم نووسی و ئەمە بووە بە دوو هەمکاری وەرجێڕاوی من بۆ سەرزمانی سویدی کە شاعر کاک خەبات عارف وەری جێڕاوە و سۆن ئەکسلسۆن کە هیچ ژنە سویدیەکی بەناوبانگە لێرە و لە ئەوروپاشە شاعرە و هەروەها وەرجێڕە و ڕۆمان نووسە ئەو پێشەچەکەی نووسیوە و بەر لە چەند ڕۆژێک لێرە کەوتە بازارەوە. هیوای جنابەت چییە بە بەڵاوکردنی ئەو پرتوک بە زمانی سوێدی؟ بێگومان لێرە خۆ دەزانیت مەسلەی تەرجومە بە تایبەتی مەسلەی پردی بەیەکگەیاندنی ئەدەبی کوردی لەگەڵ تێکەڵاوکردنی بە ئەدەبی جیهان ئەبێ هەر لە ڕێگەی وەرجێڕانەوە بێت هەبێ هەر لە ڕێگەی وەرجێڕانەوە بێت دیارە لێرەشە مەسلەی وەرجێڕانی باش لەگەڵ ناباشە ئەبێ لە یەکتری جا بکەینەوە و دیارەوە کارێکی هونەریە یعنی ئەفراندنێکە لەسەر ئەفراندنێکی تر ئیبداعێکە بۆ ئیبداعێکی تر و لەو ڕێگەیەوە ناسینی شعری کوردیە بە خوێنەرانی سویدی و خۆشمان لە وڵاتە ئەژین لەبەرەوە پێویستە ینی هاوبەشیکردنێکمان هەبێ یا بەشداری بوونێکمان هەبێ لە مەسلەی کولتوریە بۆ تێکەڵکردنی یا بۆ ناسینی و یا بۆکردنەوەی پەنجەرەی شعری کوردی لەسەر ژیانی ڕۆشنبیری و ئەدەبی سویدی ئەمە دیارە ئامانجا گەورەکەیە بەڵێ و جگەل لەوە شەربوونی خۆم وەک ئەندامی یەکێتی نووسەرانی سوید و پێنکلۆب لێرە ئەبێ ناو بەناو کارێک ئەو کارانیان نیشان بدەین کە ئێمە بەردەوامین لە مەسلەی نووسین و مەسلەی بەرهەمی خۆمانە باش ئەمانجی پیرۆزەکەن هەڵبەتە لە بۆ ئەو کار وەکی مناڵێکی شێرکۆپێکەس بە باوی خۆی کە گەورە شارێکی ناودارە سەربلند بوو هەروەها لە دەربارەی کورد و کوردستانی خۆیدا بە هیوایەکی گەورە بوو ئایا شێرکۆبێکەسی کە ئەم ڕۆژ لە تاراوگە ئەژی لە کاتێکیدا کە زۆربەی کوردستانی عێراق لە بەندەستی کوردەکان بە خۆیدایە شێرکۆبێکەسی لە سوێد لە دەربارەی خەون و هیوای شێرکۆی مناڵدا چ ئەتوانە بڵێ؟ مناڵی وەک ئەزانن مناڵی سەرچاوی گەورەی هەموو کەسێکە وەک خەون وەک پاشە ڕۆژ مناڵی من ئەگەرچی وەک مناڵی خۆم مناڵیەکی تاڵ و تفت و ژیانێکی پچڕ و لە حەو ساڵیە بووم کە باوکم کۆچی دوایی کرد مناڵیە کە کەمترین زەردەخەنەی تیا بوو و مناڵیە کە دوایی هەمووی بێوەژن کۆشی بوو بۆ دایکم هەژاری بوو و نەدارایی بوو بێگومان هەموو جارێک لە لای هەر ئەدیبێک مەسلەی ئاوردانەوە لەو سەرچاوانە لە مناڵی ئەبێتە هۆی ئەوەی کە بەردەوام جێژنی ئیبداعی ئەدەبی بۆ دروست بکات بەردەوام خەون ببینێتەوە بە ڕۆژانی ڕابردووە بۆ ئەوەی کە بەرەو پاشە ڕۆژێک بەرەو هیوایەک بەرەو ئامانجێک مل بنێ کە لە خەونەکانی لە مناڵیە ڕەنگا و ڕەنجان کردووە منێکە ئێستا لە ئاوارە ئەژیم هەک زۆر کوردی تر هەڵبەتە ئەوە بۆ چەند ساڵی پێشوو ئەگەڕێتەوە و هەر لە شاخەوە لە کاتی خۆیدا لە کۆتایی 86 ئەو کاتانەی کە من وەک یەکێک وەک نووسەرێک وەک شاعرێک لە بەرگەڵوو لە شۆڕشی تازی کووردا لەوێ بەشداری مەکرد هەر لەوێەوە
لە کۆتایی هەشتاکانە من بەرە و دەرەوە هاتم و لە پێشە لە سووریا ماوەیەک و دوای ئەوە لە ئیتالیا و لە دواترە من هاتمە ئەم وڵاتە بێگومان یەکێک لە گەورەترین خەونەکانی هەموو ئاوارێگەوەیە کە ڕۆژێ لە ڕۆژان بە ئازادی و بەخۆشی بگەڕێتەوە بۆ وڵاتەکەی هەڵبەتە ئەو فرسەتە لە دوای ڕاپەڕینی گەورەی ملەتەکەمان لە باشووری کوردستانە لە 1991 ڕوویدا ئەو ڕاپەڕینەی کە ئەتوانین بڕین وەرچەرخانێکی گەورە بوو لە مەسلەی سیاسی ملەتەکەمانە چونکە بەشێکی زۆری وڵاتەکەمان لەو بەشەدا لە باشووری کوردستانە ئازاد بوو و منیش ئەو کاتە دوای ئەوە بە شەش حەومانگە گەڕامەوە و لەوێ بەشداری هەڵبژاردنم کرد لەلایەن لەسەر لیستی ساوس و لەلایەن خەڵکی کوردستانەوە هەڵبژێرام و چوومە پەرلەمانی کوردستانەوە و ماوەی دۆری 2 ساڵێک لەوێ لە دوای ئەوەی کە پەرلەمانی کوردستان هەڵبژێراوی میلەتەکەمان بڕوای خۆی دامێک یەکەمین پۆستی وەزارەتی ڕۆشنبیریم ئەو کاتە وەرگر بەڵام ئەوە 2 ساڵێکی کەمتر خایان و لە دواییدا من دەستکێشانەوەی خۆم قراردا و بڵاو کرایەوە بێگومان هەموو کاتێک گەڕانەوەی لە ئاوارەییدا مەسلەی مناڵی و یادگارەکان و ڕابردوو بەردەوام ورد ئەبنەوە و بەردەوام زۆر ئەبن یعنی وەک ئەوەی کە لە تەنیاییە بیرکردنەوە بە تایبەتی لە ئاوارەیە هەموو شتەکانی مناڵی ڕابردوو سەر لە نوێ ئەژێنەوە تەنانەت ئەو شوێنانەی کە لە کاتی خۆیدا تۆ بایەخێکی زۆرە پێنەدابوون چ وەک شوێن چ وەک ناو چ وەک یادگار ئەوانە جارێکی کە سەر لە نوێ زیندوو ئەبنەوە و ئەژێنەوە یعنی خەون بە تایبەتی بۆ شاعر و مناڵی بۆ شاعر هەمیشە وەک گیانی شعر وان و ئەگەر ئەو خەونانە نەبن شعر نابێ چونکە شعر خۆی خەونە و پاشە ڕۆژیشە بەڵێ شێرکۆ بێ کەسی شاعر لە ئەف قۆناغی حەساسی ملەتی کوردە ئەخوازە بۆ ملەتی کورد چ بڵێ و یان چی هیوای خۆی هەیە لە ملەتی کورد هەڵبەتە ئێستا زامێکی گەورەی ئێمە بە قوڵایی مێژوومان بە قوڵایی مێژوومان ئێستا خوێن دەشۆڕێنێتەوە من پێم وایە فرسەتێکی گەورەی ملەتەکەمان فرسەتێکی ئاڵتوونی گەورە فرسەتێکە لە مێژووی ئێمەدا زۆر کەم دووبارە بۆتەوە هەر نەبووە بۆ ئێمە دروست بوو بەڵام بەداخەوە بەداخی گەورەوە کە شەڕی ناوخۆی خۆمان یەکنەبوونی خۆمان وەک ئەبینین ئەو فرسەتەی ئێمەیە ئەو دەرفەتەی ئێمەی بەرەوهەڵ دێر برد و لە دواییشدا ئەوەی ڕاستی بێ مەسلەی هێنانی دوژمنی میلەتەکەمان بەدەستی خۆمان بۆ سەر خۆمان ئەبێتە گەورەترین کارە ساتێک لە دو ڕۆژێک لە دو ساڵەکانی سەدەی بیستەمە ئەوم پێم وایە مەسلەی ئێستای ئێمە هیچ چارەیەک هیچ ڕێگەیەک نییە جگەل لەوەی کە لە ڕێگەی خۆشەویستی لە ڕێگەی گفتوگۆوە لە ڕێگەی عەقڵێکی کراوەی شارستانیەوە بتوانین بڕوانینەیەک و بتوانین هەر خۆمان ساڕێژی ئەو زامە گەورەیە بکەین و کەسی تر ناتوانێت ساڕێژی ئەو زامانەمان بۆ بکات جگەل لە خۆمان من پێم وایە گەورەترین هیوا یعنی گەورەترین هیوای ئێمە ئێستا لەوەدایە کە جان بدا کە گیان بدا و لە دەستمان بچێ من پێم وایە لەم سەرە مەرگەدا ئەگەر بتوانین تەنها ڕێگە ئەوەیە کە جارێکی تر بتوانین بە ئەو مێژوەدا بچینەوە و بتوانین هەمومان لەسەر مێزێک مێزگەردێک کۆبینەوە و بەجانێکی پاکەوە و بە ڕۆحێکی گەورەوە کە کوردایەتی و خۆشەویستی و ئازادی ملەتەکەمان بخەینە سەر و هەموو مەسەلەیەکی تری تەنگ لەبەرەوە
حیزبایەتی بێت مەسلەی بنەماڵەیەک بێت ئەوە من پێم وایە لە ئێستا بێ یاسبەی نەبێ هەر کاتێکی تر بێ ئێمە پێویستمان بە یەکتر و بە دەستی یەکتر و بە ڕۆحی یەکتر و بە جلی یەکترە ئەگەر ئەوە نەبێ من پێم وانە من ئەگەر ئەمەیان ڕوونەدات من پێم وایە پاشە ڕۆژێکی ناخۆشتر وەک هەر کارەساتە تراژیدەکانی تری ڕاوبرد و هیچان چاوەڕوانمان نەکاتەوە. بڵێ ژمارەی گەورە لە کوردەکان لەبەر نەبوونی دەموکراسی لەبەر ژیانی دژوار لەبەر بەلەنگازی دخوازن لە کوردستان بڕۆن دەرەوە و بۆ ئێوان ئەوروپا و ئەمریکا و ئەوسترالیا وەکی بەهشتێکی لەبەر چاوانە بەڵام لە ئەو کاتی کە درۆن بچاوی خۆی دەبینن کە بەهشت لە ئەف دنیا بەدەستخستنی بەهشت هێسان نینە و ژیانی لە چاراوگا لە دەرەوە زۆر زەحمەتە بۆ کوردەکانی کام ڕۆژ لە دەرەوە دەژین هیچ کۆتنێکی جەنابەت هەبێت. بەڵێ بێگومان ئەوە وایە ینی ئەو وەختەی کە وڵاتێک مەسلەی دەرامەتی تیانامێنێ ژیانی ئابوووریەکەوێتە خانەی سفرەوە گەنجانی ئەو وڵاتە خەون بە شوێنێکەوە ئەبیرن کە بتوانن هەندێک یان بەشێک لە خەونەکانی خۆیان و لە ژیانی خۆیانی تا ببین لە کوردستانی ئێمەدا ئێستا و بە تایبەتی لە باشووری کوردستانە ئێستا دوای شەڕێکی چەند ساڵی ناوخۆ دوای ئەوەی کە ئێستا دەرامەتی ئینسانی کورد لەوێ گەیشتۆتە ڕادەیەکە ئێجگار گرانیە یعنی جۆرێک لە قات و قڕیە لە کاتی وا ئەبێ گەنجێکی کوردبی لە چی بکاتەوە لەو کاتانە هەموو باسکردنەیەکی ئازادی و دیموکراتی بۆ برسیەک بۆ یەکێکە هیچ هیوایەکی نامێنێ ناکاتە هیچ لەبەرەوە نەکەس جۆل لێگرێەوە ئەگەر لە کاتێکی شە تۆ باسی ئەوروپای بۆ بکەیت و پێی بڵێ وایە یاوانە ئەو ئاسانترین پرسیاری خۆیەکڵێ تۆ بۆچی لەوەی لەبەرەوە ینی لە ڕاستیە مەسەلەی قسەکردن بۆ خەڵکی لە ڕۆژێکی وا کە بەڵام دیارە بێگومان بەداخەوە یعنی ئەو هاتنە دەرەوانە مەخاتری خۆی مەترسی خۆشی هەیە بۆ هاتنە دەرەوە وە دەزانن لە ڕۆژان ڕابردووە چەندین لاوی کورد لە بەدەستی ژەندرمەکانی تورک لە سەرە سنوورانە شەهید کران و کوژران یعنی و ئەمە یەکەم جار نییە و بەر لەوە شەر ئەمانە ڕووی داوە ئێمە ناتوانین بەڕاستی لە حاڵەتی وا هیچ بە کەس بڵێین یعنی پیان بڵین مێن یان وەرن یان بڕۆن یان چی بکەن ینی ئەو کەسە خۆی بڕیاری خۆی ئەدا کە بڕواجیان ڕۆ بێگومان ئاوا بەتاڵبوونەوەی وڵاتێک لە سەردەمێکی وا نەگریسدا لە سەردەمێکی وا جەنجاڵدا و بەتاڵبوونەوەی وڵاتێک لە هێزی مێشک و بازووی لاوەکانی خۆی لە خۆیدا ئەمە شاندیسانەوە کارەساتێکە کە بەسراوە بە کارەساتەکانی ترەوە بێگومان بەڵێ ئەم بارودۆخەی ئەمڕۆ بارودۆخێکی تاڵە بە تایبەتی لە خوارەوە لە باشووری کوردستانە و هەروەها لە وڵاتەکەمانە هەمووی بەڕاستی لە هەموو کوردستانە لەبەر ئەوە چی ئەڵێیت هەرچیەک ئەڵێیت دەربارەی ئەوروپا دەربارەی ئەمریکا دەربارەی وڵاتانی تر لای کەسێکە برسێتی لای کەسێکە هیوای نەماوە لای کەسێکە هەموو دەواازەیەکی لەسەر داخراوە لای کەسێکە ئەوڕاتەوە بە چوار دەوری خۆیان تەماشای دۆزەکە کات ناتوانانی هیچ قسەیە بکەیت باشە برێز شێرکۆبێ کەس زۆر سپاس لە بۆ ئەو چاوپێکەوتن ئەگەر بتوانبی لە دوای چاوپێکەوتندا شارێکی خۆی بۆ گوێدەڕانیمە پێشکەش بکی مان زۆر کێف خۆشتە بن و سپاسدارە بن زۆر سپاسانە کەم و دیارە من سڵاوم بۆ هەموو یەکەیەکەی ئەو کوردانەی کە لە وڵاتی ئوسترالیا ژین بە هیوای ئەوەی کە ناوبەناوێک بتوانین ئاوا پەیوەندی لە ڕێگەی ڕادیۆ ئێوەوە و دەنگی خۆمان بە بەوانی خۆشەویست بگەێنین لە هەر شوێنێک هەن بڵێ باشە من دوو شعری بچووکتان بۆ ئەخوێنمەوە سەرسەران دەفەرمە ئەگەر
لە ناو شیعرەکانمە گوڵ دەراوێشنە دەرەوە لە چوار وەرزێکم ئەمرێ ئەگەر یار بێننە دەرەوە دوانم ئەمرن ئەگەر نان بێننە دەرەوە سیانم ئەمرن گەر ئازادی بێننە دەرێ ساڵم ئەمرێ و خۆیشم ئەمرم لە نێو هەموو کتێبخانەی شەوە من یەک کتێبم هەڵبژارد ئەویش یاداشتی تەنیایی ئەستێرەیەکی غەریب بوو لە نێو هەموو گۆرانیەکانی چیادا من یەک گۆرانیم هەڵبژارد ئەویش گۆرانی ئازادی دار بەڕوویەکی شەهید بوو لە نێو هەموو خەونەکانی یادگارە من یەک خەونیانم هەڵبژارد ئەویش خەونی زەرد و سووری مناڵی بوو بەڵام من خۆم نە ئەوینی خاک و خۆری کوردستانم هەڵبژارد و نە ئەوینی چاوی دایکم کەچی هەردوو لە گشت ئەوینێکی دیکەی دنیای جانم ڕووناکتر و گەرمتر و گەورەتر بوون